تکایە سابسکرایبی کەناڵەکەم بکەن تا بەیەکەوە بەردەوام بین لە گوێگرتنی بابەتی نوێ و ناوازە. پێش ئەوەی کە تەکنەلۆژیا بەم شێوەی ئێستا پێشکەوتوو بێت بۆ ئەوەی لە شوێنێکە بۆ شوێنێکی تر گەشت بکرێت پێویست بوو چەندین هەفتە یاخود چەندین مانگ و ساڵ تێپەڕێت تا بگەن بە شوێنی مەبەست. بەڵام لەگەڵ پێشکەوتنی ئێستادا بە هەبوونی چەندین زۆری هۆکاری گواستنەوە لە ماوەیەکی کەمدا دەتوانین بگەین بە شوێنی مەبەست. لە ئێستادا خێراترین هۆکاری گواستنەوە فرۆکەکانە. ڕۆژانە هەزاران کەس لە ڕێگە فرۆکەخانەکان و گەشتی فرۆکەکانەوە لە شارێک بۆ شارێک یاخود وڵاتێک بۆ وڵاتێک گەشت دەکەن. بەڵام ئەو فرۆکەخانەیە کە لە ساڵی 1990 بناغی دروستکردنی بۆ لێدرا و لە ساڵی 1995 خرای خزمەتەوە لە جیهاندا دووەم گەورەترین و لە نەتەوە یەکردەکانی ئەمریکاشدا گەورەترین فرۆکەخانەیە. ئەم فرۆکەخانەیە ناوی دەنڤیرە و هەمووان تووشی شۆک دەکات. لە شارێکی بچووکی وەک دەنڤیر دەبێت هۆکارێکی زۆر گەورەبوونی هەبێت کا فرۆکەخانێکی وا گەورە دروستکرابێ. ئەمڕۆ باسی گەورەی و فراوانی فرۆکەخانەی دەنڤیر ناکەین چونکە فرۆکەخانەی دەنڤیر لە ناوەوەیدا نهێنی زۆر شاراوەی لە خۆگرتووە. هەروەها کۆمەڵێک زانیاری بە ئێمە نیشان دەدات ڕێکخراوی ئیلومیناتی لە نێوان خەڵکیدا باس و خواستێکی زۆری لەسەر دەکرێت. زۆرێک لە خەڵکی دەڵێن مادام ڕێکخراوێکی وا گەورە کە دنیا بەڕێوە دەبات چۆن دەکرێت لە دنیای ئینتەرنێتدا بەم شێوەیە زانیاریەکانی بڵاو بکرێتەوە و باسی لەسەر بکرێت. لە ڕاستیدا ئەمە پرسیارێکی زۆر منتقیە، بەڵام لێرەدا شتێکی تر هەیە کە خودی ڕێکخراوەکە ڕێگەی بەوە داوە کە باسی بکرێت چونکە بەم شێوەیە کەمتر چاوەکان دەکەونە سەری. هەرچەندە هەر شتێک خۆی بشارێتەوە ئەو کاتە زۆرتر گومان و چاوەکان دەخرێنە سەری. هەر بۆیە هەرچەندە لە ناو خەڵکی باس بکرێت و وەکو ئەفسانە سیر نەکرێت ئەو کاتە خەڵکیش بە گرنگی نازانێت و زۆر بیری لێ ناکاتەوە. با ئێستا کەم بڕۆینە ناو ناوەڕۆکی بابەتە سەرەکیەکەمان فرۆکەخانەی دەنڤیر. لە ژیانی ڕۆژانەماندا کۆمەڵێک بابەتمان بۆ باز دەکات ڕێک وەک کارتەکانی ئیلومیناتی. ئێستا بابێنە سەر ئەو نهێنی و شاراوەیانەی کە لە فرۆکەخانەی دەنڤیر هەیە و وەک مەتەڵێک دەبینرێن. کاتێک لەسەرەوە سەیری فرۆکەخانەکە دەکرێت هێمایەکی خاچی گامایەکان دەبینرێت. لە ڕاستیدا ئەم هێمایە لە لای زۆرێک لەنەوەی ئێستادا با هێمای هیتلەر دەناسرێت. بەڵام مێژووی ئەم هێمایە بۆ سەدان یاخود هەزاران ساڵ درێژ دەبێتەوە کە ئەویش گەمایەکانە. لە کاتێکدا کە بودجێ دروستکردنەکەی 1.7 میلیارد دلاری بۆ دانرابوو کەچی لە کۆتاییدا 4.8 میلیارد دلاری تێپەڕان. باشە دەبێت شتێکی تریان بۆ ئەم فرۆکەخانەیە زیاد کرد بێ کە بەم شێوەیە بودجەکەی بەرز بوویتەوە. یەکێک لە پتەوترین فرۆکەخانەکانی ئەمریکا هەرچەندە لەسەر زەویەکی تەخت دروست کراوە بەڵام بۆ ژێرخانەکەی کارێکی زۆر سەخت کراوە. دروستکردنی ژێرخانەکەی زۆری خایاندووە. 6 تانکی گەورەی سوتەمەنی بۆ ئەم فرۆکەخانەیە دانراوە کە لە هیچ یەکێک لە فرۆکەخانەکانی تری جیهاندا شتی وابوونی نەبووە و هەر یەکێک لە تانکیەکان نزیکەی 11 میلیۆن تەن سوتەمەنی لە خۆ دەگرێت. ئەو کێبلەکە تێیدا بەکارهاتەوە 11300 کیلومترە. درێژی فایبەر ئۆپتیک کە بۆ گەیاندنی پەیوەندیەکان بەکارهاتووە 8529 کیلومترە. دەتوانرێت لە ناو فرۆکەخانەکە فرۆکەخانەیەکی تریش دروست بکرێ. 65072 مەتر درێژی سەقفی فرۆکەخانەکەیە کە لە کانزای فایبەر گلاس دروست کراوە. تایبەتمەندی ئەم کانزای لەوەدایە کە سەتانەوەتی گەرمی تیشکی خۆر دەگەڕێنێتەوە. هەروەها تایبەتمەندێکی تریشی هەیە کە لەسەرەوە ناتوانرێت بەڕادار چاودەری ناوەوەی بکرێ. بە تەکنۆلۆژیای گەرمی پێ و دۆزینەوەی جەستەی گەرمیش ناتوانرێت بزانرێت چی لە ناوە دەگوزەرێ. زۆرێک لە سەرۆکەکانی ئەمریکا و بەریتانیا و شاژنی بەریتانیاش لەم شارە زەویان کڕیوە و لەسەر زەویەکەش خانوویان دروست کردووە. ژێرەوەی فرۆکەخانەکە لە تونێلی زۆر گەورە دروست بووە کە 4 ئۆتۆمبیل لە کاتدا دەتوانن لە ناویدا بڕۆن و ئەو خانووانش کە دروست کراون هەر هەمویان تونێلێک بۆ ناو تونێلە گەورەکانی ژێر فرۆکەخانەکە چێشراوە. لە ناو فرۆکەخانەکە چەندین وێنە هەیە کە درێژیان بۆ چەندین مەتر درێژ دەبێتەوە. ئەم وێنانە زۆر نهێنی بۆ ئەو کەسانە ڕوون دەکاتەوە کە دەڕۆنە ناو فرۆکەخانەکە. لە ناو وێنەکاندا زۆر بە ئاشکرا دیارێکە چەندین نهێنی بۆ مرۆڤەکان ئاشکرا دەکات. گەڕبێت ڕۆژێک لە ڕۆژان ڕێگەتان بکەوێت ئەم فرۆکەخانەیە یەکەمین جار پەیکەری ئەسپێک دەبینن کە کێشی پەیکەرەکە 10 تەن دەبێت. کاتێکە لە ڕۆژدا ئەم ئەسپە ببینرێت زۆر بە ئاسانی دێتە پێش چاو، بەڵام کاتێک کە دەبێت بە شەو ئەو کاتە دیمەنێکی تر بەخۆیەوە دەبینێ، چاوەکانی سوور دەبێت، جەستەی پڕ لە ڕەگ دەبێت، هەروەها ڕەگەزی ئەسپەکەش هیچ دیار نییە. ئەگەری هەیە بڵێن ئەمە چی تێدایە کە باسی دەکەی، بەڵام گەر کریسیانێک ئەم ئەسپە ببینێت بەڕاستی ناخی دەهێژێت و دەترسێت، هەتا ئەگەری هەیە خەوی لێ نەکەوێت، چونکە لە بەشی قیامەتی ئینجیل باسی ئەسپێکی ڕەنگ شینگ دەکرێت کە ئەم پەیکەریان بەهۆی باسەکانی ناو ئەو بەشەی ئینجیل دروست کردووە. لە هۆڵی گەورەی فرۆکەخانەکە ئەم بەردە هەیە کە زۆر سەرنجڕاکێشە،
هەر لە سەرەتاوە بەهۆی هەبوونی ئەم لۆگۆیەوە یەکسەربی لەوە دەکرێتەوە کە لەلایەن فرێماسۆنیەکانەوە دروست کراوە. هەروەها دەبینن کە بەروارێکی لەسەر نووسراوە 19 مارچی 1994. ئێستا با یەک بەیەک ئەم ژمارانە کۆ بکەینەوە: 1 کۆنۆ کۆ 1 کۆنۆ کۆنۆ کۆ 4 یەکسانە بە 33. ژمارەی 33 لە ناو ماسۆنیەکاندا بەرزترین پلەی ڕێکخراوەکەیە وا بە ناوی بێ وێنەبوون ناسراوە. نووسراوێکی لەسەری نووسراوە کە بەم شێوەیە New World Airport Commission، واتە کۆمیسیۆنی فڕۆکەخانەی دنیایەکی نوێ. لە دنیادا کۆمیسیۆنێکی لەم شێوەیە بوونی نییە، هیچ کاتێکیش بوونی نەبووە. ئەم کۆمیسیۆنە کەی و بۆچی دروستکراوە؟ ئەی بۆچی دنیا لەمە بێ ئاگایە؟ هەروەها لەسەر بەردەکە نووسراوە کە ئەم بەردە لە ساڵی 2094 دەکرێتەوە و کەپسولێکی گەشتی کات لە ناویدا بوونی هەیە. لە کاتێکدا کە ئەم بەردە کۆمەڵک زانیاری سێر و سەمەڕی بەخۆیە گرتووە، هەرکە لەیەوە دوور بکەوینەوە چەندین پەیکەری تر دەبینین. یەکێکی تر لە سێر و سەمەرەکان ئەم فڕۆکەخانەیە لەم پەیکەرانە پێکاتوە. ئەم پەیکەرانە بە گارگۆل ناسراوە کە هەر یەکێکیان بە شێوەیەکی جیاواز دروستکراون. باش ئەم پەیکەرانەی کە لە ناو جانتایەکەوە هاتوونەتە دەرەوە چ شتێک بۆ ئێمە ڕوون دەکەنەوە. بەڕوونی دیارنێکە مەبەستیان چییە، بەڵام بە دڵنیاییەوە شتێکی باشیان لێوە چاوەڕان ناکرێت. لەم تابلۆی کە دەیبینن سەربازێک هەیە کە لە دەستێکی چەک و لە دەستێکی شمشێر هەیە، دەمامکێکی دژە گازە کیمیایەکانی لەسەر کردووە. گارسەرنج بدەن دەبینن کە شمشێرەکە بۆ ئەوە بەکارهێنراوە کە کۆتری ئاشتی دوور بخاتەوە. هەروها بینایە ڕووخاوەکان و ئەو دایکانە دەبینن کە بە ڕیز وەستاون و منداڵەکانیان یان لە ناو دەستەکانیان مردوون یاخود لە دۆخەکی خراپدان. هەروها ئەو منداڵانش دەبینرێن کە کوژراون. لەسەر ڕوخساری مردووەکان هیچ زۆرە شوێنێکی لێدان و برین نابینرێ. لێرەوە بۆمان دەردەکەوت کە ئەم سەربازە چەکێکی بیۆلۆژیکی بەکاردەهێنێت، واتە چەکی کیمیایی بەکاردەهێنێت. هەروەها ئەو پەڵکە زێرینەیە کە دەیبینن مەبەست لەوە ئەوەیە کە ئەو کەسانی ئەم کارە دەکەن زۆر دڵخۆش دەبن بە ئەنجامدانی ئەم کارە. هەروەها ئەم ڕەنگانە ئاماژێ بۆ هاوڕە گەزخوازەکان. گەربێت و سێری لای ڕاست بکەن دەبینن کە نامەیەک هەیە. هەر بەڕاستی لە ساڵی 1993 لە کەمپی ئاوشێتس منداڵێکی 14 ساڵی یەهودی بە ناوی هەمە هانبەرگەر نووسویەتی. بابینە سەر ئەوەی کە لەسەر نامەکە چی نووسراوە: سەردەمانێک منداڵێک بووم کە سێری دنیا تایبەتەکانم دەکرد. ئیتر منداڵ نیم، چونکە فێری ترس و ڕق لێبوونەوە بووم. چەندە تراژیدی و ناخۆشە ئەم گەنجێتیە لەگەڵ دوژمنەکان و داری سێدارەیی دابێت، بەڵام هێشتا بڕوان بەوە هەیە کە ئەمڕۆ تەنها دەخەوم دووبارە وەک منداڵێک بە ئاگا دێمەوە و دەست دەکەم بە پێکهێنین و یاریکردن. باشە بۆچی لە یەکێک لەو ناوچانەی کە لەلایەن نازیەکانەوە کە بە چەکی کیمیای کۆمەڵکوژی کراوە نامی منداڵێک لەسەر تابلۆی فرۆکەخانەیەک دانراوە؟ چ ئامانجێک لەمە هەیە؟ لەم بینایە دەکە ساڵانە میلیۆنان گەشتیار گەشتی خۆیان ئەنجام دەدەن. بۆچی تابلۆی لەم شێوەیە دەخرێتە پێش چاوی هەمووان؟ هەوڵ دەدەن چیمان بۆ باز بکەن. با ئێستا بینە سەر وێنەی دواتر. ئەم وێنەیە یەکێکە لەو دوو وێنەیە کە خۆشی تێدا بەدی دەکرێت. دەبینن کە گوڵێکی جیاواز هەیە و لە هەموو تیرەیەکەوە کۆمەڵێک هاتوون و لە دەوری گوڵەکە کۆبوونەتەوە. لە پشتیانەوە ئاژەڵەکان و باران و دارستان و بیابانەکان دەبینرێن. زۆر حەزم دەکرد ئاماژە بەوە بدەم کە لەم وێنەیەدا بە هیچ شێوەیەک باز لە کوشتن و بڕین و کۆمەڵکوژی ناکرێت، بەڵام ئەم وێنەیە زۆر لەوە زیاتر نیشان دەدات کە دەبینرێت. باشە تیۆری ناسەکان چی لەبارەی ئەم تابلۆیەوە دەڵێن؟ دوای هێرشێکی بیۆلۆژیکی لە ئاسی جیهانیدا لەلایەن ئەم ڕێکخراوانەوە دەیانەوێت کە ڕێژەی دانیشتوانی زەوی بگەینن با 500 میلیۆن کەس، کە پێشتر لە ڤیدیۆیەکدا باسم لێوەی کردووە. لێرەوە ئەومان بۆ دەردەکەوێت کە دوای هێرشکردنەکە تەنها ئەو تیرانەی کە پێویست بوون بمێنەوە ماونەتەوە و هەر هەمویان لە دەوری ئەو شتەی کە خۆیان دایانەوە کۆبوونەتەوە. هەروها ئەو ئاژەڵانی کە لە دواوە نیشاندراون کە ڕوخساریان هەندێک بە ڕوخساری مرۆڤەکان دەچێت، مەبەست لەوەش ئەوەیە کە جیناتیان دەستکاری کراوە و ئاژەری مۆدیلی نوێ دێتە ژیانەوە. ئەم باسانە ڕێک لەگەڵ ئەو باسانەیەک دەگرێتەوە کە دەیانێت دنیای نوێ بە شێوەیە یەکپارچەی لەلایەن ڕێکخراوێکەوە دەستی بەسەردا بگیرێ. باشە دامەزراندنی دنیای نوێ چییە؟ ڕێژەی مرۆڤایەتی کەم بکرێتەوە، جیناتەکان لەناو بردرێن، دروستبوونی سیستەمێکی نوێ بۆ دنیا، هەروەها ڕێخستنی سروشت. ئێستا باکەمێک لە وێنەکان دوور بکەینەوە و سەیری شتێکی تر بکەین. ئەم وێنەیە کە دەیبینن لە گۆشەیەکی هۆڵەکەدایە. لێرەدا خۆڕێکی ڕەش دەبینن کە لەسەر خۆری ئێستا دانراوە و خەریکە دای دەپۆشێت. مەبەست لەوەش ئەوەیە کە ڕووداوێکی خراپ ڕووناکیدا دەپۆشێت و ساتێکی ناخۆش دروست دەبێت. بۆیە ئەم تاریکیەکی ئاسایی نییە، واتە ئەم تاریکی ئەوەیە کە بەهۆیەوە هەموو شتێک سەرا و ژێر دەبێت. لەم وێنەیەدا دەبینن کە ئاژەڵەکان لە ناو شوشەکاندا دانراون و تەرمەکانیش لە ناو تابوتەکاندان. یەکێک لە تەرمەکان ئافرەتێکی ڕەشپێسی ئەفریقیا، ئەوەی تر ئافرەتێکی هیندیە سوورەکانە و ئەوەی ترش کچێکی قژ زەردە. مەبەست لەوەش ئەوەیە کە نایەنێ ئەم زۆرە تیرانە بمێن و دایانەوێ بیان کوژن.
هەروەها لە دواوەش دەبینن کە دارستانەکان دەسووتێن. هەروەها دەبینرێت کە ڕۆژژمێری مایەکان لە دەستی کچێکی باشووری ئەفریقیایە. با ئێستا بینە سەر ئەوەی کە بە شێوەیەکی ڕوونتر باسی ئەم وێنەیە بکەین. با سەرەتا سێری ئەم ئافرەتە هیندیە سوورە بکەین کە لە ناو تابوتەکەدایە. لەسەر ئەو ئافرەتە پۆشاکێکی دینی و کەلتوری هەیە کە لەسەر پۆشاکەی وێنەی مرۆڤ هەیە کە پێکسەل کێشراوە کە ئاماژە بە مەسیجی ئارکی بۆ دەدات کە ئەم مەسیجە بریتیا لە مەسیجی سیگنالی کە لە دەرەوەی گۆی زەویەوە هاتووە. ئەگەری هەیە هەندێکتان نەزانن، بەڵام ئەو وێنەیە کە لە دەستی چەپدایە بەم شێوەیە بۆ گردون بە شێوەی سیگنال نێردراوە و بە شێوەی دەستی ڕاست مەسیجێکی لەم شێوەیە گەڕاوەتەوە سەر زەوی. نازانم دەزانن یاخودنا، بەڵام لە ئەمریکادا هیچ زۆرە ڕۆکێکی گەنمەشامی نەماوە کە یاری بە جیناتیەوە نەکرابێت، واتە گەنمەشامی سروشتی لە ئەمریکا بوونی نەماوە. هیندیە سوورەکان گرنگترین سەرچاوی خۆراکیان گەنمەشامیەکانە، بۆیە مەبەست لەم وێنەیە ئەوەیە کە ئەوانش وەک گەنمەشامیەکانیان لێ دێت و لە ناو دەچن و نامێنن. ئەو پەیکەرەیە کە لە دەستی ئافرەتەکەدایە بۆ ئەو دەگەڕێتەوە کاتێک کەسێکیان دەمرێت، ئەم پەیکەرەی بۆ دروست دەکەن و بۆنەیەکی ئاینی خۆیانی بۆ ڕێک دەخەن. هەروەها ئافرەتەکە هەروەک ئەوەی کە منداڵێکی لە ئامێزگرت بێ پەیکەری مردنی لە ئامێزگرتووە، واتە هیندیە سوورەکان لە داهاتوودا نەخۆیان و نە منداڵەکانیشان بوونیان نامێنێ. با بین و سەیری ئافرەتە ئەفریقیەکە بکەین کە لە ناو تابوتی دووەمدایە. هەمووتان دەبینن کە زنجیرێک لە مل و دەستی ئافرەتەکەدایە، هەر بۆیە ئەم زنجیرانە کوێ لە بوونمان بەبیر دەخاتەوە. لێرەدا بۆمان ڕوون دەبێتەوە ئەو ڕەش پێستانەی کە وەکو کوێلە بەکاریان هێناوە چیتر نایانەوێ بوونیان هەبێت و لە دنیای نوێدا شوێنیان ناکرێتەوە و لە ناویان دەبن. گەرسێری تابوتی کۆتایی بکەین دەبینن کە کچێکی قشزەرد خەوتووە، وەک ئەوەی دەبینن لەسەر تەرمی کچەکە گوڵێک و خاچێک و ئەستێرێکی داودی هەیە. بۆیە بیر لەوە دەکرێتەوە کا گوڵاکە دینی ئیسلامە و خاچ و ئەستێرەی داودیش دینەکانی ترە و بەم شێوەیە هەمویان لە ناو دەبدرێن. بە جۆرەی هەندێک لە باسەکانی تریشەوە بێت گوڵ و خاچەکە مەبەستیان لە تەریقەتی گوڵ و خاچە و هەرکە کاتی خۆی هات ئەم تەریقەتەش لە ناو دەبن لە کاتێکدا کە یارمەتیان دەدات. ئەم وێنەیە کە دەیبینن دووبارە وێنەیەکی ترەکە باز لە خۆشی و شادی دەکات، وەک ئەوەی کە لە سەرەتای باسکردین تابلۆیەکاندا باسمان کرد. ئەو سەربازێکە منداڵەکانی دەکوشت و کۆمەڵکوژی ئەنجام دەدا لێرەدا مردووە، واتە کۆمەڵکوژەکە تەواو بووە. کەمکردنەوە ڕێژەی دانیشتوان کۆتایی پێهاتووە و ئەو کەسانی کە ڕزگاریان بۆ خۆشحاڵن. ئەو کەسانی کە ڕزگاریان بۆ یان نەبووە ئیتر ئەوەی کە ویستویانە ئەنجامیان داوە و دنیایان خستۆتە ژێردەستی خۆیان. با بینە سەر وێنەیەکی تر، بەڵام زۆر سەرنجڕاکێش و سەیرە. نازانم کاتێک سێری ئەم وێنێ دەکەن چی بە مێشکتاندا دێت، بەڵام من بیر لە بوونەوەرەی ئاسمانی دەکەمەوە. مەبەست لەم وێنەیە ئەوەیە کە تەواوی دروستکراوەکانی سەرزەوی لە گیاندار و ڕوەک و هەموو شتێکی تر لەلایەن بوونەوەرەکانی ئاسمانیەوە دروستکراون. نهێنیەکانی فرۆکەخانەی دەنڤیر تەنها لێرەدا سنووردار ناکرێت. کاتێک کە سێری درێژی ئەم کێبرانە دەکەین کە لە کاری دروستکردنیدا بەکار هاتووە، بیر لەوە دەکرێتەوە کە تونێلی شاراوە و نهێنی بوونی هەیە. بەڕای ئێوەش فرۆکەخانەی دەنڤیر هەروەکو ناوچەی پەنجاویەکی ئەمریکا و دوولچەوانیە. دوولچە شوێنێکی شاراوەیە کە لە بابەتێکی تردا باوردی باسی لێوە دەکەم. هەرگە باسی ناوچە شاراوە و نهێنیەکان دەکرێت یەکسەر بیرمان بۆ بوونەوەرە ئاسمانیەکان و هاوشێوەکانی دەچێت. ئەگەری هەیە کۆبوونەوەکانی کاسیۆپیانتان بیست بێت یاخود بۆ یەکەم جار بێت کە دەیبیستن. لاڕوانایک ئەو ئافرەتێکە کۆبوونەوەکانی کاسیۆپ ڕێک خستووە و باز لەوە دەکرێت کە ئەم ئافرەتە لەگەڵ بوونەوەرێکی ئاسمانی کا لە کۆمەڵی ئەستێرەکانی کاسیۆپەوە هاتۆتە زەوی و قسەی لەگەڵ کردووە. لەبەر ئەوەی کە گفتوگۆی ئەم ئافرەتە زۆر دوور درێژە، بۆیە کاتێکی زۆری لەسەر بە فیرۆ نادەین، هەر بۆیەش تەنها بەشێکی گفتوگۆیەکان باز دەکەین. خەڵکی کام هەسارەی کۆرسەکە چ شتێکی تر ڕوودەدات. سیاتڵ نوقم دەبێت، ژاپۆن خوار دەبێتەوە، میسۆری هەڵدەواسرێ، کالیفۆرنیا پارچە پارچە دەبێت، ئاریزۆنا دەسووتێ. هەموو ئەمانە کەی ڕوودەدات؟ شۆڕشی فرۆکەخانەی دەنڤیر. شۆڕشی فرۆکەخانەی دەنڤیر؟ فرۆکەخانەی نوێ، گەورە گەورە، شۆڕشێکی گەورە. چ جۆرە شۆڕشێکە؟ حکوومەت. بەتەواوی مەبەستت چییە؟ دەیبینن فرۆکەخانەی دەڵاس، ڕووکەشی شاراوە لە ئۆرلاندە و مەیامی. فرۆکەخانەی دەنڤیر چ پەیوەندیەکی بە کەهانەتەکانەوە هەیە؟ دەنڤیر حکوومەت لە ناو دەبات، وریابن بە جوانی سەیری بکەن. چ شتێکی تر هەیە کە بتەوێت بە ئێمەی بڵێ؟ لە تاقیگەی مۆنتانۆ مرۆڤ دروست دەکرێت. ئەم مرۆڤانەی کە لەوێدان بێتاوان و دەکەونە ژێر کاریگەری تیشکەکانەوە. ئەمە چۆن ڕوودەدات؟ بۆ ئەمە بەستە سەختی دەکێشن، بڕوا مەکەن، چاوپۆشی مەکەن. ئەتەوە یەکگرتوەکان هاوبەشی بۆ کارێکی قێزەون و خراپ دەکات. چێ لە ناو هاوبەشەکەدان؟ کۆنسۆرسیۆم. ئەندامەکانی کۆنسۆرسیۆم چێن؟ هەمویان چێن؟ حکوومەت و ئەوانەی تر. ئیتر بەم شێوەیە گفتوگۆەکان بەردەوام دەبێت.
ئێوەش دەتوانن بەردەوامی ئەم گفتوگۆیە لە ئینتەرنێت بدۆزنەوە بخوێنن. هەروەها لەم گفتوگۆیەدا باز لە ڕپتالیان و کەمکردنی ڕێژەی دانیشتوان بۆ 500 میلیۆن کەس و هەتا باز لەوە دەکرێت کە مرۆڤەکان سەرچاوی خۆراکی ڕپتالیانەکانن. ئەو هاوڕێیانەی کە دایانەوێ بە دوایدا بگەڕێن دەتوانن کۆبنەوەکانی کاسیۆپ لە ئینتەرنێت بدۆزنەوە. تکایە سابسکرایبی کەناڵەکەم بکەن تا بە یەکەوە بەردەوام بین لە گوێگرتنی بابەتی نوێ و ناوازە.